ئەمڕۆ 25 لە سەرانسەری گیانە بە ڕۆژی جیهانی هەنگ دانراوە. بگومان ئەزانین هەنگ یەکێکە لە مێرۆ گرنگەکان لە ژیانی مرۆڤایەتیە، بۆیە ڕۆژێکی لەم شێوازەی بۆ تەرخان کراوە و باز لە ئامانجی دیاریکردنی ڕۆژێکەکەین بۆ هەنگ خۆی لە چیا بینێتەوە ئەو کار و چالاکیانەی کە مرۆڤ ڕۆژانە ئەنجامی ئەیاد لە ژیانە. ئاخۆ ئەم بابەتانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر سووڕی ژیانی هەنگەکان. ئێمە چۆن وەکو مرۆڤایەتی کارێکی لەو شێوازە بکەین کە ژیانی هەنگەکان باشتر و ئاسانتر بکەین، نەوەکو ئەوەی کە ببینە هۆکارێک بۆ تێدانی ژیانی هەنگەکان. بە شێوازێکی چڕۆپڕ لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین و زانیاری وەرەگرین بە میوانداری بەڕێز خات و ساکار حەمەکەریم کە بەڕێزیان ئەندازیاری کشتتوکاڵ و هەروەها هەنگەوانیشن. خات و ساکار سڵاو لەبێ، زۆر بەخێر بێ. سڵاو لە ئێوە، بەیانیتان باش، سپاستانەکەم بۆ میوانداریتان. زۆر بەخێر کوردیەکی زۆر جوانەوە هاتووە، خوا پیرۆز دەبێت. ئەمڕۆ کا ڕۆژی جیهانی هەنگە، ئەم ڕۆژە جیهانی لە هەموو هەنگاوانان پیرۆز دەکەین و لە تۆش پیرۆز دەکەین. باسێکیەوەمان بۆ بکات دیاریکردنی ڕۆژێک بۆ هەنگ چ گرنگیک و ئامانجێکی هەیە. یان هەنگەوەندە گرنگە کە ڕۆژێکی بۆ دیاری بکرێ. بێگومان هەنگ گرنگێکی زۆری هەیە، هەم بۆ مرۆڤایەتی هەم بۆ ژینگە، و دیاریکردنی ئەم ڕۆژەش ڕاستیەکەی هاوکاتە لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی زانستخواز ئەنتۆنیان شا کە لە 20 گەلاوێژی 1934 لەدایک بووە لە وڵاتی سلۆڤینیا، کە وڵاتی سلۆڤینیا وڵاتێکە کە گرنگێکی زۆر بە هەنگ ئەدەن، بۆیە داوایان لە نەتەوەی گرتوەکان کردووە کە ئەم ڕۆژە دیاری بکەن بە ڕۆژی هەنگ لەبەر گرنگەکەی لە ژینگەیە. باشە، وەکو مێرو گرنگە، وەکو مێرو زۆر گرنگە بۆ مرۆڤایەتی بێگومان، چونکە هەروەک ئەزانین هەنگ تاکە مێرووە کە زۆرترین ڕێژی پیتاندنی گوڵەکانی بەدەستە. ئەتوانین بڵێن لە سای 75 بۆ 85 بەرهەمە خۆراکیەکان لە ڕێگەی هەنگەوە ئەپیتێنرێت. باشە، یعنی ئەگەر بێت و ئەم مێرووە بە تەواوەتی بەرەو قڕکردن بڕات مرۆڤایەتیەکەوێتە مەترسیەوە. بێگومان ئەگەر هەنگ لەسەر ڕووی زەوی نەمێنێ 4 ساڵ مرۆڤایەتی ئەتوانێت بەردەوام بێ بە حکمی ئەوەی کە هەنگ گوڵە خۆراکیەکان ئەپیتێنێ، بەرهەمە خۆراکیەکان. بەم پێە ئاسایشی خۆراک ئەکەوێتە ژێر مەترسی و هەڕەشەوە. کاتێککە خۆراک نەمێنێ بێگومان مرۆڤایەتیش نامێنێ. زۆر باشە، کەواتە خات و ساکار باسێکیەوەمان بۆ بکە ئێمە چۆن بتوانین پارێزگاری لە ژیانی هەنگەکان بکەین. وەکو خۆت باسی لێواکەی هەنگ بوونەوەرێکی زۆر زۆر گرنگە لەسەر ئەم زەویە و ئەگەر بەبێ نەبوونی ئەوان دوای 4 ساڵ ژیان نامێنێت. کاتە ئێمە چۆن بتوانین هاوکاری ژیانی هەنگەکان بین؟ بەڵێ، ڕاستیەکەی مرۆڤ هەم بەدەستی خۆی ئەتوانێ ژینگەکەی وێران بکە، هەم بەدەستی خۆشی ئەتوانێت بەردەوامیکە. ئێمە چۆن ئەتوانین هەنگ بپارێزین؟ ئەتوانین ئێمە لە ڕێگەی نەڕشتنی دەرمانە کیمیاییەکان، چونکە هەنگ بە دەرمانە کیمیاوەکان لە ناو ئەچن. ئێمە ئەبێ ڕێژەی بەکارهێنانی مادە کیمیاکان لە سروش تاکەم بکەینەوە. هەروەها بین ئەو گوڵانەی یان ئەو بەرهەمانەی کە بۆ هەنگ ئیسپادی لێکەین وەک توتێن، لاڤەندەر، گوڵە بەڕۆژە، ئەمانە بۆ هەنگ زیای بکەین بۆ ئەوەی کۆمەڵگەی هەنگ بەرەو پێشەوە بڕوە. هەروەها ئەو کەسانەی کە هەنگ بەخێو ئەکەن پێویستە شارەزایەکی باشیان هەبێ کە بەرهەمی هەنگی خۆماڵی بپارێزن و ئاگاداری ئەوە بن کە نەخۆشیەکان نەکەوێتە ناو هەنگەوە. باش، یعنی بە ڕێگەیەکی زانستی هەنگ بەخێوکەن. زۆر باشە. خات و ساکار بگومان هەر ڕۆژێکی جیهانی کە لەلایەن UNەوەدا ئەندێت هەر ساڵە بە دروشمێکی جیاوازەوە ئەم ڕۆژە جیهانیانەیە دەکرێتەوە. ئەو دروشمەی کە بۆ ئەم ساڵدانراوە هەنگ مێروە ئیلهام بەخشەکەی ژیانی مرۆڤایەتیە. جاباسێکیەوەمان بۆ بکە چۆن ئێوە ئەتانەوێت لە ئەمڕۆیە وەکو هەنگەوانان بتوانن زانیاری و هۆشیاری زیاتر بڵاوکەنەوە سەبارەت بەم مێروە. هیچ کار و چالاکیەکە سەبارەت بەم بابەتە؟ بەڵێ، ڕاستیەکەی وەک هەنگەوان هەر کەسە لە لای خۆی و زانیاری بڵاو ئەکاتەوە. وەک بڵێ دروشمێک هەیە یان لەم ڕۆژەیە هەنگەوانان هەمویان کۆ ئەبنەوە کارێک چالاکیەکەکەن، بەڵام هەر هەنگەوانێک لە لای خۆیەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان، لە ڕێگەی فیس تو فیس ئەم زانیاریە ئەم گرنگی هەنگ
باشە هەوڵی ئەوەتان نییەوە هەوڵی ئەوتان ناو بۆ نمونە لەم ڕۆیە ئێوە زانیاری بڵاوکەنەوە سەبارەت بە و زیندەکردارانی کەم مرۆڤ ئەنجامی ئایا چونکە ئەمانە ڕەنگە هەندێکیان ببنە هۆکارێک بۆ تێکدان و شێواندنی ژیانی هەنگەکان بۆ نمونە ئەو مادە قڕکەرانەی کە لە کێڵگەکانە بەکارێن یاخود زۆر بابەتی تر هەیە کە ڕەنگە بێتەوە کارێک بۆ کەمبوون و لە ناوچوونی هەنگەکان چه هەوڵەکەیە بۆ ئەم بابەت بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگە؟ بەڵێ ئێمە هەر تەنها لەم ڕۆژەیە ناکە بڵین ڕۆژی جیهانی هەنگە ئێمە بە بەردەوامی ساڵەکە هۆشیاری ئین بە جوتیارەکانمان بەوانی کە ئیشی کشتتوکاڵ ئەکەن کە مادە کیمیایەکان بەکارنێهێن و ئەگەر زەڕورن بە بەکە چکە هەندێک کشتتوکاڵ هەیە بەڕاستی پێویستی بەوەیە بەڵام ئێمە مادەی کیمیاییمان هەیە ڕێژەی زەرەرەکەی بۆ هەنگ کەمترە لە چاو هەندێکی ترە ئێرشادیانەکەین ئەگەر هەر بەکاری ئێهێنن ئەوە بەکاربێنن کە بۆ مێرووەکان کە بۆ هەنگ زەرەری نییە. باشە ئێستا ئێمە ڕێژەی بەرەمێنانی هەنگوین لە کوردستان چۆنە؟ توانیمانە ئاستێکی باشمانە بێ زۆر جار باسەکرێڵن هەنگوینی کوردستان پلەیەکە لە ڕووی بەرەمێنانەوە چۆنی؟ بەڵێ ڕاستێکی بڕی بەرهەم ئەکەوێتە سەر کوی ساڵەکە بۆ ئەم ساڵ هێشتا دیاری نەکراوە چونکە ئێمە عادەتەن لە منتیقی گەرمیانەوە لە مانگی شەشەوە حتا ئەکەوینە کوێستانەکان ئەکەوینە مانگینەوە ئەنج بەرهەمی ئەم ساڵ واتە بەرهەمی هەنگوین لە مانگینەوە زیاتر دەرەکەوێت بێگومان لە ناوچە کوێستانەکان. چی بڕیارەدا ئەم ساڵ بەرەمی هەنگوین باش بێت و ساڵێک خراپ بێت؟ بەڵێ ڕێژەی جۆری گوڵەکان گوڵەکان بەڵێ ئەگەر ئەو ساڵە گوڵ و درکەکان گژوگیاکان زۆر بێت کە بۆ هەنگ ئیسفادەی لێ ئەەکەین شیلەی باشیان هەبێ ئەو ساڵە ڕێژەی بەرهەممان زۆر ئەبێت. تاکرێ بڵێن بەهارێکی چڕ و باران بارینێکی باش ڕێژەی بەرەمی هەنگوین زیاکە بێگومان لەبەر ئەوە ئێمە هەر خۆی تێکچوونی ژینگە یان گەرمبوونی ژینگە کاریگەری هەیە لەسەر هەنگ و هەنگوین ئێمە ئەتوانین بڵێ بێگومان ئەتوانین بڵێن بەهارێکی پڕبەگوڵ بڕی بەرهەمان زیاکە. زۆر باشە کاتە خات و ساکار هەنگ تەنها ئەوە نیە کا بەشداری لە زیادبوون و ئاسایشی خۆراکە بکات بابەتێکی تر هەیە ئەڵەن هەنگ ئەتوانێت هۆکار بێ و هاوکار بێت بۆ زۆربوونی زۆرێک لە ڕۆکەکانیش ئەمە تا چەند ڕاستە؟ بێگومان وەک گوتم هەنگ ڕێژەی پیتاندنی گوڵەکان زیاکە. باشە هەڵاڵە لە بینی ڕوەکە نێرومێکان ئەگوازێتەوە بۆ منە هەندێک درەختمان هەیە حتا هەڵاڵەکە لە دووداری جیاوازن حتا لە مێکەوە نەچێتە نێرەکە ئەم درەختە بەرهەمی نابێت ئەمەش لە ڕێگەی چیەوە ئەکلێر لە ڕێگەی هەنگ و مێروەکانی ترەوە بەڵام بە تایبەت هەنگ لە هەندێک وڵات هەیە کە هەنگیان نیە ئەم کردارە بەدەستکرد ئەکەن یعنی گرنگی هەنگیان بۆ دەرکەوتووە لە پیتاندنی گوڵەکانیانە دێن بەدەست ئەم تەلقیحە ئەکەن ئەم پیتاندنە ئەکەن بەڵام ئێمە لە وڵاتێکی وەک خۆمان و لە هەرێمێکی وەک کوردستان بەڕاستی پێویستمان بەم ئیشەنیە لەبەرەی ئەلحەمدوللا لە ڕووی هەنگەوە هەنگێکی زۆر باشمان هەیە و لە ڕووی هەنگەوانیشەوە هەنگەوانی بە ئەزمونمان هەیە. تۆ خۆدۆک و هەنگەوانێک ئێمە پێما بە هەنگوینی سروشتیشمان هەیەوانە بەبێ دەستی هەنگەوان کامی زۆرترە لە کوردستان هەنگوینی سروشتیمان زۆرتریانە و هەنگوینی کە خۆتان ناساوەکو هەنگەوان بەردەوام دەستانتیایە. بەڵێ ڕاستێکی ئێمە هەردووکیمان هەیە بەڵام ئەوەشی کە هەنگەوان بەرهەمی ئەهێنێ هەر سروشتیە بەڵێ بەڵام ئەوەیە تۆ هەنگەکە خۆت بەخێوی ئەەکەی ئەو ئاگاد لە هەموو شتێکێتی بەڵام ئەوەی کە لە شاخەکان و لە دارەکانە ئەبێ عادەتەن لە دارە من پێم گوناحە کە هەنگوین دەربکرێ لەبەرەوەی تۆ ئەو دارە ئەبڕیتەوە ئەمە شتێکدانی سروشتە قینیە ئەگەر لە شاخەکەیە ئەمە ئاساییە چونکە هیچ زیان ناتوانانی پێژێ شتێک داوێنیت و بچی بە هەنگوینەکە دەرکەیت کاتنە ناو دارەکەەوە پێم بەڵام ئێمە ئەتوانین هەر ئەم داری کە خواگیان دروستی کردووە بێنین ئەم سمقێکە ئێستا بەکاری ئێنین بۆ بەخێوکردنی هەنگ هەر عینەنە بەس تەنها هەنگەوان پێویستە هیچ مادەیەکی خۆراکی دەستکرد نەیە بە هەنگەکەی هەروە هیچ مادێکی کیمیایی بەکار نەهێنێ ئەم هەنگوینە تەواوپرسیارەکەم ببوورە لەنە پرسیارەکەم بە شازێکی ترەکەم لەو پرسیاری کە کردم ئێستا ئێمە هەنگوینی دەشت و جوزانم تەختایەکان باشترە یانە هەنگوینی کە لە شاخ و چیاکانە بێگومان ئەو هەنگوینەی کە لە شاخ و چیاکانە هەیە یان ئەو لە ناوچە کوێستانەکانە هەیە لەبەرچی لەبەر ئەوەی ئەگەر
هەنگەکە ئەگەر لە دەشتایی بێ ڕێژەی ینی دانیشتوان لەو شوێنە زۆرترە پیسبوونی ژینگە زۆرترە تۆ دی کاغەزی کێکێک شەربەتێک ساردیەک هەنگەکە لەم بەرهەمانش شی لە وەرئەگرێ شیرینەکەی ئەبات ئەڕواتەوە ئەیکا بە هەنگوین ئەم هەنگوینە ڕێژەی سروشتێکی کوالیتێکی کەمترە وەک لەو هەنگوێ کە لە لادەیەکی دوورە دەستا یان لە ناوچێکی شاخاویە هەنگین بە تامی پرتەقاڵ شەبەتی پرتەقاڵ بەڵێ ئەگەرەوە ڤیدیۆی بینێ بێ بزڵێ بە شەربەتی پرتەقاڵ باشە خات و ساکار چی بڕیار لەسەر ئەوایەت کە ڕەنگی هەنگوینەکە زۆر کات ئەبینی گۆڕانکاری بەسەرایە ڕەشێکی تۆزێک تۆخە هەیە قاوەیەکی کاڵکاڵە ئاڵتونیە ئەمانە چی بڕیار لەسەر ئەو ڕەنگە ئەیە بەڵێ ڕەنگی هەنگوین ئەکەوێتە سەر شیلەی گوڵەکە یعنی چ جۆرێ گوڵ شیلەکەی وەرگرت پێ هەنگەکە هەنگوینەکەشی ئەو ڕەنگا بێ ئەگەر دیقەت بین لە منتیقە کوێستانەکان یان ناوچەی شارباژێری خۆمان ترشمان زۆرە هەنگوینەکە عادەتەن بەرەو تۆخی و بەرەو سەوزی ئەڕوانێ لە بەرەوەی ئەو شیلەی ئەو ترشەی بردووە بەڵام لە منتیقە گەرمەکانە زۆرتر گوڵی بەرهەمە کوچکاڵەکان گوڵۆ بە ڕۆژەیە کوولەکەیە چی و چی ئەمانە بەرهەمێنێ ڕەنگی هەنگوینەکەمان کاڵترە باشە تۆ چۆن بووی بە هەنگاوان ساکارخان باسێکیەوەمان بۆ بکە ڕەنگ هەر یەک لە ئێمە ئەگەر هەنگ لێمان نزیک بێت و یەکسەر دوورکەوینەوە لی بڵین با پێمانەوە نایە جا پرسیارەکەی تریشم ئەوەیە چەند جار هەنگ پێوە یاوی بەڵێ ڕاستێکی من هەر خۆم لە کۆلێژی کوچکاڵ خوێندنم تەواو کرد کۆتا ساڵی خوێندنم حەزم کرد هەر پێشتریش لەبەر ئەو هۆکارە چوومە کۆلێژی کوچکاڵ حەزم کرد کە پرۆژێکی هەنگەوانی دابنێم ئەلحەمدولیلا ئێستا بە ئاواتەکەم گەشتوم کە دوو پرۆژێک گەورەم هەیە یەکیان لە گوندی بێورەیە لە شارباژێر دانێکشان لە گوندی قزلەرە لە بداری پیرەمەگرون و بۆ هەنگ پێوەیانە ڕاستی لە ئەوڵۆز هیچ پێوەی نەئەیەم هەتا ئەوەی من هاوسەرەکەم و هاوڕێکەشم هەردووکیان ئامانجن هەتا زۆر چاویان لەکردن تۆ بۆ هەنگ پێێتەوە هەنگ بە ئێمەیە لەو کاتێ ئێستا هەنگ پێمەوەیە شتێکی ڕێگەی لێ بکە هەنگ پێێتەوە نەیە کرێ مێشتێ سەکرێم هەیەڵەن لێە مێش لە پێێتەوە نایە بەڵێ ڕاستێکی خۆی ئەگەر بهێڵی هەنگ پێێتەوە بە خودی خۆی بڵێ ژەهری هەنگ باشترین چارەسەرە بۆ ئەوانەی کە ڕۆماتیزمیان هەیە یان دەوالیان هەیە زۆر بابەتی تر خۆی چارەسەرە ئەخە خۆی با لە شوێنی ڕۆماتیزمەگەوانە بەبزانام ئەیەنە بتەوێ وەکو زانستی ئەڵی تووبی پزیشکی بەکاری بێنی بڵێ پێویستە تۆ بیت ئێستا من خاتونێک هەبوو ئەهات بۆ لام شەلدەماری هەبوو بۆم ئەنا بە دەستیەوە بەس ئەوە دکتۆر ئیزنیا بوو یعنی ئیشی ئێمە نییە بەڵام ئێمە باشە کەی هەنگ پێوە یاوی تازەترین جار تازەترین جار وەڵای وازم دووسێ مانگە پێوەی نییە دێشەڵا پێوە هەتا نەکەوێتەوە گەشەیەکی تەواو لە ئێستا یعنی لەم مانگای تر زۆر پێێتەوە نایە عادەتەن ئێمە دوو جۆر هەنگمانەیە هەنگی مەڕ و بزنی پێ ئەوترێ باشە لە کورسان بۆ ناوە ناونراوە خۆی هەنگەکەیە ینی هەنگی بزن پێ بۆچی پێ ئەڵەن لە بەرێ هەنگەکە دڕە هەر بچی بەلای پێێتەوە ئەیە ئەوانەشی پێڵن مەڕ ئەوەیە کە پێێتەوە نایەوە ینی دەست بەدڵی خۆ دەتوانێتەکە ڕاست ئەگەر پێێتەوە بە هەندێکیان ئەوەندە بە قووەتەوە پێێتەوە چ زۆکەی تیا بەجێمێنێ تا حاڵەتی خۆکوشتنە شتی وا هەیە بەڵێ هەر هەنگ بوونیەتی وایە دیفاع لە کۆمەڵەکەیەکە کاتێکیش کە بە هەر کەسێکەوە ئەیە بە هەر شتێکەوە ئەیە هەموو هەنگێک چزوەکەی لەنا ئەو شتەیە بەجێ ئەمێنێ نا ئەو پستەیە بەجێ ئەمێنێ مەعیدە و هەموو ناوسکیەتە دەرەوە لەگەڵ چزوەکەیە هەنگەکە ئەمرێ یعنی تاکە مێرووە کە ئەوەندە دیفاع لە کۆمەڵەکەی بکە بۆ مانەوەی کۆمەڵەکەی هەموو ئیشێکەکە باشە خات و ساکاربا بینەوە سەر هەنگوینەکە بگومان ئەزانین هەنگوینی کوردستان هەنگوینێکی زۆر زۆر باشە ئەگەر ئیتر هەنگوینەکە ئەسڵ و ساغ بێت بەڵام بۆچی تامەکانی جیاوازە زۆر کات بۆ نمونە هەندێک هەنگوین هەیەکەی خۆی بەڕاستی زۆر زۆر شیرینە بەڵام دانەیەکتر تاقیەکی تۆ بۆ شێوازنیە تۆزە هێستەکەی جاروبار مزریکی تایە ئەمانە پەیوەندی بەچیەوە هەیە بۆ چیوان بڵێ ڕنگ و تام هەردووکیان پەیوەندیان بە جۆری گوڵەکەەوە هەیە هەندێک گوڵمان هەیە تامی مزری ئەیە هەندێکشمان هەیە تامی شیرینی ئەیە ئەو شوێنانەی کە ئەگەر دیقەت بن شۆکە یان گەزۆی پێ ئەڵێن لەو لە منتیقەی شارباژێر
کە ئەو ساڵەی شۆکە هەبێ یان گەزۆ هەبێت تامی هەنگوینەکە ئەوەندە شیرینە ڕێک لە دڵتەیە. باشە خات ساکار بە باسی بابەتێکی تر بکەین چەند خواستی خەڵک بۆ بەرهەمی هەنگوینە لە کوردستان ینی خەڵکی ئەمە بەڕاستی هەنگوینە خوا ینی هەنگوین خۆرین و بەرهەمی خۆمان لە بازار ساغەکرێتەوە؟ بەڵێ بێگومان خەڵکی خۆمان هەنگوین خۆرە هەنگوینیش ئەخۆن بەڵام بەداخەوە ینی ئەم چەند ساڵی پێشوو یعنی توان باسی بکەن ساڵ پێش ئێستاد بۆ بکەم وای لێ هاتبوو کڕیار لی تێکچوو بوونی ئەزانی کام بەرهەمە ساغا کام بەرهەمە باسێکەوەش بکەین بەڵێ سروشتیە هەتا ئەوەنەی کە هەنگەوانەکان خۆیان زانیاریان بڵاو کردەوە هەر کەسە لای خۆی کە پێویستە هەنگوین لە دەستی هەنگەوان بکردرێ بۆی تووشی ئەم کێشەیە نەبن لە دەستی دوو ئەم بەرهەمە نەکردرێ الحەمدوللا ئێستا زۆر باشە فیستیڤاڵەکانی ساڵانە فیستیڤاڵ هەیە هەنگاوانەکە بینیت و لێشیە کڕی باشە بۆ کەسێک ئەگەر بێوێت هەنگوینێکی باش لە هەنگوینێکی خراپ جا بکاتەوە چەند بابەتێکەیە باسەکرێت هەیە لە شقاتی لێ هەیە لە بیخەرێنێ و بەفرگرەوە دەزوو لە بکە هەندێک ڕێنمایمان پێ بڵە لەسەرەوەی کە چۆن ڕاستیەکەی هەمیشە ئەمەم باس کردو لە هەموو شوێنێک و لە هەموو فیستیڤاڵێک هیچ ڕێگەیەکی دەستکرد نییە بۆی هەنگوینی ساغ و غەشی پێجا بکەیتەوە بە تاقیگا بەس بڵێ بە هیچ جۆرێک ئەم ڕێگانەی باس ئەکرێ زۆری ئەگەر دیقەت بی پەیوەندی بە شێوە هەیە ئەڵەن ئەکەینە سەر کلێنسێ ئەگەر دیوی ئەو دیوی تەڕ بوو ئەمە ئەسڵا و یان بەعکسەوە نیشانە نین ئەمانەوەکو نیشانەیەک سیر ناکرێت تەنها نیشانەی بوونی شێکی هەیە عادەتەن لە منتیقە کوێستانەکانە شێمان بەرزە لە منتیقە گەرمیانەکانە شێمان کەمە کاتێ بتەوێ هەنگوینێکی منتیقی گەرمیان و منتیقی کوێستان بێنی یەکیان کلێنسەکە تەڕەکە یەکیان تەڕی ناکە لەبەرچی لەبەری شێکی جیاوازی شەیە بەڵام تۆ بتەوێ هەنگوینێکی ساغت دەستکەوێ پێویستە ڕاستەخۆ لە هەنگەوانەکەی وەرگری کە ئەوەش بە چ سەرچاوەیەک بۆ سەرچاوی کە بزانی ئەم هەنگەوانە هەنگەکەی لە چ منتیقەیەکدا مناوە لە چ شوێنە بەخەوی ئەەکە و چۆنیش بەخێوی ئەەکە و لەگەڵ ئەوەش تاقیگە زۆر باشە خات و ساکار بگومانە زانین بۆ زۆرێک لە زیندەوەرەکانی سەرزەوی لێکچوونێکی گشتی هەیە لە نێوان زیینەوەرەکانە بەڵام کە باسی هەنگ یا خود مێش هەنگ ئەەکەین ئەمان جیهانێکی سەرسوڕهێنەر و تایبەت بە خۆیان هەیە کە ڕەنگە هەتاوەکو ئێستاش مرۆڤ پێی بۆ نهێنیانەی هەنگ نەبردبێ اینجا پێم خۆشە لەگەڵ تۆە کەمێک باسی سوڕی ژیانی هەنگەکانمان بۆ بکەین با بزانین سوڕی ژیانی هەنگ چۆنە بە شێوازێکە بەگشتی چەند جۆر هەنگ هەیە چەند جۆر ئەتوانن هەنگوین بەرهەم بێنن بەڵێ ڕاستەکەی دەمەنیان چەنە بڵێ هەنگ وەک خۆشت وتت جیهانێکی زۆر سەیریان هەیە یعنی لەوەیە مرۆڤ هێشتا بە هەندێ نهێنی و زانیاری نەزانی بێت دوایی ئەگەر کاتە بوو هەندێ نمونەت پێ ئەڵم لەسەر هەنگ ینی لەوەیە تازە بێ بۆ هەندێک لە بینەدان ئێمە لە ناو هەنگا کە تۆ پورەیەک هەنگ کورەیەک هەنگ سێرەکەی سێ جۆر هەنگمان هەیە شاژنە کارکەرەکانە و پاڵەکان و لەگەڵ نێرەکان ئەم سێ جۆرە هەنگەی تایە شاژن ئەرکی ئەوەیە کە تەنزیمی هەموو خەلیەکە هەنگەکە دابین بکە چی بکەن چی نەکەن ئیشەکانیان و پاڵەکان یان کارکەرەکان ئەوانت کە دایم ئیش ئەەکەن و هەڵاڵە ئەهێن و شیلە ئەهێن و ئەمانش ئەکرێن بە چەند بەشێکەوە حرەسیان هەیە لە بەردەمی سنووقەکە ئەوەستن بۆی هیچ زیندەوەرێکی تر یان بۆ نەزەردەواڵە زەردەزیرە ئەمانە نێنە ناو هەنگەکە وەک سکوورتی خۆمان ئەوانش حرەسیان هەیە و لەگەڵ نێرەکانیش ئەرکیان پیتاندنی تەڵقیحبوونی مەلیکەیە و لەگەڵ هیچ ئیشێکی تریان دانیشتن و ئەخۆن و عادەتەن تەمەنیشیان 40 ڕۆژە کارکەرەکان 40 ڕۆژە و ئەگەر لە کاتێکە بەڵێ ئەمرن و مەلیکە گەرای تازەدا ئەنێ ینی هەنگی تازە دروست ئەبێتەوە بۆ ئەو شانەیە بۆ ئەو پورەیە بەڵام لە هەندێ وەرزی وەک بەهارە تەمەنیان کامتر ئەبێ بە حکمی ئەوەی ئیش زۆرتر ئەکەن هیلاکتر ئەبن زووتر ئەمرن بەڵام لە زستانە ئەگەری هەیە تەمەنیان بگاتە 3 مانگ 2 مانگونی 3 مانگ لەبەرەوەی هیچ ئیشێکیانی بۆ خۆیاندانیشت باش ئەو نهێنیانە چێکەوتە بەڵێ چەند نمونەیەک هەیە بۆتان باسکەم لەسەر ژیانی هەنگ بۆ نمونە
هەنگ ئەوەندە قایمن یان سکوورتیان بە قوتە ئەگەر لە کاتی وەرزی پێگەشتنی میوەکانە قۆغ و هەنجیر و ئەم بابەتە وای لێت کە جوتیارەکە لی ناکاتەوە ئەم میوەیە بەدارەکەەوە ئەتوانین بڵین بۆ بە شەراب یان تێک چووە ئەگەر هەنگێک بێت شیلەی ئەم میوەیە بەرێت سەرخۆشە بێ پێی باشە چونکە بۆ بە شەراب سەرخۆشە بێ پێی و بە تایبەت لە تریا هەمومان نەزانین یەکسەر دیارەکە بووە بە شەراب کە دێتەوەی تری باسکە بانکابلەوەرە نەنا کە ئەڕواتەوە حرەسەکان یەکسەر بۆنی ئەەکەن دیارێکە ئەم هەنگە لە میوەی خراپ بوو نیشتووە پێی ئەڵم بڕۆ دەرەوە 24 کاتژمێر مۆڵەتی هەیە کە تەواو بەری یایت دێیتەوە دووبارێکیتەوە ئەتکوژی ناچێتەوە بۆ جارێکی تر ئەو ناچێتەوە بەڵام ئەگەر بچێتەوە هاتەوە یەکسەر کوژراوە ئەمە نە بە قووەتن یاسایەن بەڵێ بەڵێ یەکسەر ئەیکوژن ئەو هەنگە لە بەرەوەی ئەم سەرپێکی یاسای کردووە بڵێ و بۆ نمونەیەکی تریش بۆ خواردن ئەگەر هەنگێک بڕوا شوێنی خواردنێشی لە بێت ئیتر هەر بابەتێ بێ گوڵ بێ لە شوێنێکە هەبێت چۆن بە هاوڕەکانی ئەڵێ دێتەوە جۆرە سەمایەکی هەیە بە سەما پێیان ئەڵێ خۆیان قسە ناکەن بە شکلی لەرزینە ویستمە پرسیارەکەم تۆ خۆت لە قسە ناکەن بزانم زمان هەیە لە بینیانە تویش توێژینەوەی سەلماندی بەڵام پەیوەندی نێوانیان جوڵەیە بەڵام بڵێ هەم بۆ خۆراک بۆ هەموو شتەکان بە سەما پێڵن بۆ مەترسی هەموو بابەتەکان بوون ئێستا ئەمە دووکەڵی بۆ ئەەکەین کاتێ چێکی هەنگەکان ئەەکەین لەبەرچی لە بری پێمانەوەنێن چی ئەەکەن کە ئێمە دووکەڵیان بۆ ئەەکەین ئەوان بە سەمایەک ئەوەی لە پێشەوەیە یەکسەر نایگاتێت دووکەڵەکە دێت سەمایەک ئەکا ئەڵێ ئەم پورەیە ئەگەری سووتانی هەیە ئەو نازانێت هەنگەوانە و دووکەڵی بۆ کردووە جۆرە سەمایەک ئەکا هەمویانتی ئەگەێنێ کە پێویستە ئێمە ئێرە چۆڵ بکەین ئەوانش زەخیرە ئەخەن یەکسەر ئەچن شیلە ئەخۆن پڕ ئەبن کاتێکە هەنگێک شیلەی زۆر کۆکرد بێتەوە توانەی پێوەیانی نامێنێن ئێمە بۆچی دووکەڵیان بۆکەین بۆی شیلە بەکاربێن و پێمانەوەنێن ئەوان بە سەما بە یەکتری ئەڵێن بۆ هەموو ئیشەکان دووکەڵاگرە بەس بۆی دوورکەونەوە بالفعل بۆی دوورکەونەوە بەڵام چۆن دوور ئەکەونەوە یان پێتەوە نایەن لەبەری شیلە ئەخۆن چونکە عادەتەن چزوو ڕێکە بەڵام ئەوکە ئەیخوا قەڵەو ئەبێت ناتوانێت باشە شتێکی ترم خوێنەوە باسی لەواکرێت جیاوازی شاژن و کارگەر ئەوەیە کارگەر نەزۆکە لەبەرەوەی خواردنی شاهانی پێ نادرێت بەڵام شاژنەکان کەم خواردنی شاهانەیە پێیانەدرێت وایە جیاوازی ئەوە ژێکێکە لە جیاوازی بەڵام هەردووکیان خۆراکی شاهانە ئەخۆن بەڵام ماوەی پێدانی خۆراکی شاهانەکە ئەگۆڕێ ئەگەر هەنگێک بتەوێ هەنگەکە بیەوێ گەرایەک بک بە مەلیکا بە شاژن و لەگەڵ گەرایەک بک بە کارکەر یان هەنگێکی ئاسایی کاتی خۆراکی شاهانەکە بۆ شاژن 7 ڕۆژ خواردنی شاهانەی ئەیاتێ بەڵام بۆ هەنگەکانی تر 3 ڕۆژ خواردنی کاتەکەیە گۆڕێ بۆیە گرنگی خواردنی شاهانش لەمە دەرئەکەوێ ئەو هەنگانە کە بوون بووە بە شاژن 7 ڕۆژ خواردنی شاهانەی پێدراوە هەم لە ڕووی گەرادانان تەبعەن ئەبێ بە شاژنی پورەکە گەرادانێت یعنی شەوی وایە 1500 گەرادانێ ئەمەش هۆکارەکەی چێ هۆکاری ئەو ڕۆژ مەرجی بوون بە شاژن چیە لەناوە ئەگەر شاژن مرد بڵێ کاتێکە شاژن ئەمرێ هەنگەکان ئەگەڕێن بۆ گەرای یەکشەوە ئەو گەرای کە تازە شاژنی پێشوو دایناوە باشە دێن 7 ڕۆژ خواردنی شاهانەی ئێنێ بەڵێ بەڵام ئەگەر جێگرەوە بەڵێ ئەو ئەبێ بە شاژن بەڵام ئەگەر هاتوو ئەم هەنگە ئەو گەرایەکشەوەی تیانە بوو تا خواردنی شاهانی دابنێن ئەم هەنگە بەرەو نەمان ئەچێ ئەگەر هەنگەوانەکە ئاگای لێ نەبێت چونکە دایکە درۆزنە زیاکە دایکە درۆزنە چیە ئەو هەنگەمەیانەیە کە وتمان پاڵە یان کارکەرەکانن خۆیان لێ ئەبێ بە شاژن ئەوە هینە خۆن قەڵەوە بن و ئەزانن شاژنن دێن گەرادانێن بەڵام گەراکەیان گەرای پیتێنراونیانی لە هەردوو کرۆمۆسۆمی ئەکسوای پێک نایێت دەبرەوەی شاژن نین تەلقیح نین ینی نێرە تەلقیحی نەکردو ئەم بەس خۆی مەیەیە گەرایەکدانێ ناپیتێ یان نابێ بە هەنگ هەر ئێکسە باشە خات و ساکار هەر هەنگێک لە ماوەی تەمەنیدا
ئەتوانێت چەنێک هەنگوین بەرهەم بهێنێت هیچ بەڵێ. پێوەرێک هەیە بۆم بابەتە بەڵێ ڕاستەکەی ئەوە زۆر وردە ئەڵێ هەنگێک بە هەموو ماوەی تەمەنی چەند 20,000 گوڵ ئەکا هێشتا کەوچکێکی هەنگوین بەرهەم ناهێنێ ئێمە ئەبێ لە گرنگی هەنگوین تێ بگەین کە بەو هەموو هەنگەوە ئەنجا ئێمە کیلۆیەک هەنگوینمان بۆ دەستە بەر ئەبێ و بۆ بەرهەم دێت تاکو ئێمە بتوانین بەکاری بێنین و بۆ ئەو کەسانێک کە نەخۆشن ئیسفادەیان لێ بکەین وەکو دوایین پرسیار گۆڕانکاریەکانی کەشوهەوا چ زیانێکیان بە هەنگ و هەنگەوانی گەیاندووە بەرەمی بەڵێ گۆڕانی کەشوهەوا گرنگیەکی زۆر یان کاریگەریکی زۆری لەسەر کۆمەڵی هەنگ هەیە چۆن ئێمە ئەم چەند ساڵی پێشوو ئەگەر دیقەت بن لە کۆتایی بەهارە بارانێک باری ڕێژەی هەنگوینمان کەم بوو بۆ لە بری ئەو گوڵانەی کە شیلیان پێبوو بارانەکە بەسەر یاباری و شیلەکەی شۆردەوە کە ئەمە کاریگەری هەبوو ئێمە بەرهەمی هەنگوینمان نەبوو و لە پاشانیش هەنگەکەمان بەرەو فەوتان ڕۆی یعنی گۆڕانی کەشوهەوا کاریگەریکی زۆری هەیە لە ژیانی هەنگەکان لە مانی هەنگەکان بۆی ئێمە پێویستە ئەو درەختانەیان ئەو گوڵانەی کە پێویستن بۆ هەنگ ئێمە خۆمان بەدەستکرد بۆیان بڕوێنین و ژیانی هەنگ پارێزراوە پێمە ڕاستی پەیوەندێکی زۆری هەیە بە ژیانی خۆمانەوە ئەگەر هەنگ سەلامەت بێ مرۆڤایەتی سەلامەت دەستە خۆش بێ ساکار خان سپاس بۆ هەموو زانیاریەکانت ماندوومان کردی دەست خۆش بێ ئەندازیاری کەشوگاڵ وانگەوان دووبارە سپاس بۆ ئامادەبوون